ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی دیکە ئێمە بینەران ئەبما میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست وەکو هەموو هەفتەیەک ئەم بەرنامەیەش کۆمەڵێک نامە و پرسیار و بابەتی ئێوەی خۆشەویست لە خۆ دەگرێت کە یەکە پێشکەشتان یەکەم پێشکەشکردنی بەرنامەکە با بڕۆین ناوبڕایکی جوان وەربگرین لە سروشتی کوردستان اینجا دەست پێکەین فەرموون. کەدیم گوڵاو دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەناز دەڕوا بەجارێ وێنێ وەختی ئێوارێ کەدیم گوڵاو دەبارێ نەمزانی یاری خۆماوەی بەناز دەڕوا بەجارێ گوڵیش لا ڕاستەوایە شەرمەزار و ڕسوایە تۆ گوڵی تۆ گوڵاوی بۆنی گوڵ هەر لە تۆدایە گوڵیش لا ڕاستەوایە شەرمەزار و ڕسوایە تۆ گوڵی تۆ گوڵاوی بۆنی گوڵ هەر لە تۆدایە شەمپەشانە جوانی تۆتان هایچی کوردانە زۆفێ لەسەر شەمپەشانە جوانی تۆتان هایچی کوردانە ئەرە گوڵێ چاو بەکلێ بەو چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکان سڵێ ئەرە گوڵێ چاو بەکلێ بەو چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکان سڵێ عاشقم بوو لە دەشتم من شێتی چاوی گەشتم باوەش و ئەگریزەی تۆ لە من بۆ تا باشتم عەزیزم گوڵی ئیژاڵە بەژنت داڵی شمشاڵە منی ژوێن و ئاوارم بێت تۆ ژیانم تاڵ عاشقم ڕوو لە دەشتم من شێتی چاوی گەشتم باوەش و ئەگریزەی تۆ لە من بۆ تا باشتم عەزیزم گوڵی ئیژاڵە بەژنت داڵی شمشاڵە منی ژوێن و ئاوارم بێت تۆ ژیانم تاڵە تاڵ تاڵ زولفێ لەسەر شەمپەشانە جوانی تۆتان هایچی کوردانە تاڵ زولفێ لەسەر شەمپەشانە جوانی تۆتان هایچی کوردانە هەرە گوڵێ چاو بەکلێ بۆ چاوانەی بازت بڵێ گەر لەبەر منیش نەبێ کەمێ لەخوا بکەم سێ بەرنامەی هەفتەیەمان بە هەواڵی بەردەوامی فشارە ئەمنیەکان لە کوردستان دەست پێ دەکەین. لەم ڕۆژانەی دواییدا لانیکەم 4 هاوڵاتی لە شارەکانی شنۆ و کرماشان لەلایەن هێزانیەکانەوە دەستگیر کراون و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. ئەم دەستگیرکردنانە کە زۆرتر لە ڕەشبەگیری بۆ ترساندن و تۆخاندن بەڕێوە دەچن لە بەردەوامی شەپۆلێکی فراوانترە کە لەلایەن هێزانیەکانی کۆماری ئیسلامی بە هەمان مەبەست ئێدامەی هەیە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم شەپۆلە جەیان هاوڵاتی و چالاکی کوردی لە ناوچە جیاوازەکانی کوردستان هەر لە ماوەی دواییدا گرتووەتەوە. هێزانیەکانی کۆماری ئیسلامی ڕۆژی یەکشەمە 22 سەرماوەز ئومێد باقری وێنەگر و چالاکی ژینگەی خەڵکی ئیسلاماباد واتە شابادیان لەلایەن لە ڕێگای کرماشان بۆ پاوە دەستگیر کردووە. دەگوترێت بە کرێگیراوان بەبێ هیچ فەرمانێکی دادگا دەستیان بە دەستگیرکردنی کردووە و تاکو ئێستا هیچ زانیاریەکیش لەسەر شوێنی ڕاگررتنی لەبەردەستانیە.
نزیکانیم چالاکی ژینگەیە باس لە بێخەبەری تەواوی خانەوادە و بێبەشکردنی پەیوەندی و دەستڕاگەیشتن بە پارێزەر دەکەن و هاوکات لە شارستانی شنۆش 3 هاوڵاتی دیکە دەستگیرکراون. شاهو ئیبراهیمی خەڵکی گوندی ئەلکاوی پاش ئەوەی بە بیانووی ئەنجامدانی کاری ئێداری بۆ جیهادی کەشاوەرزی ئەم شارە بانکێشکرا بەبێ فەرمانی دادگا دەستگیرکرا. پێشتر شوانە ئیبراهیمی برای لە 13 سەرماوەزدا لەلایەن هێزەمنیەکانەوە دەستگیرکرا بوو، بابەتێکە نیگەرانی خانەوادەی دووقات کردووە. سەرەڕای ئەمە شەفێع ئەحمەدی هاوڵاتی خەڵکی گوندی باڵاگیر، سراج ئەلیاسی منداڵی 16 ساڵی خەڵکی گوندی حەسەنابادیش لەلایەن هێزەمنیەکانەوە دەستگیرکراون و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. ئەم دەستگیرکردنانە لە کاتێکدا ڕوویانداوەکە تەنها لە 3 هەفتەی ڕابردوودا لانیکەم 34 هاوڵاتی و چالاکی کورد لە شارەکانی وەک مەریوان، بۆکان، ورمێ، پیرانشار، مەشهەد، کرماشان، مەهاباد، شنۆ و نەغەدە لەلایەن هێزەکانی ڕێکخراوی ئیسلاحاتی سوپا و وەزارەتی ئیسلاحات دەستگیرکراون. راپۆرتەکان دەڵێن ئەم کەسانە لە کاتی دەستگیرکردنەوە لە مافی دەستڕاگەیشتنەوە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەشکراون. هەر لەم پەیوەندیەشدا کاکازمیش یاداشتێکی کوردی بۆ نردوین پێش یاداشتەکە ناوبڕێک وەربگرین. اینجا ڕۆنیە سەر یاداشتەکەی کاکازم. سەر هەڵدانە زانستگی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گڕ و گاڵی بەرخۆدانە لەم وانەی هەبینە وانە یاسایەتی ژینە ڕاهێنانی سەربەستیە ئاوازی خۆشەویستیە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە خواژنی ئاوین و ئاشتیم جیهانم هەرە ڕەنگینە لەشی لێیگانی خۆشیندەم بەداماری ئەم جیهانە داوێنم تەرژی لە بۆنی فەلسەفەی گوڵی ژیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە ئازاری ژینی نەحازی لەبەر بێتە برەوتونەکە لانگی کۆرپەی سەر هەڵدانە زانستگەی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گوڕ و گاڵی بەرخۆدانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە
وەکو پێشتر ئاماژەم پێدا کە کازم هەر لە پەیوەند لەگەڵ دەستگیرکردنەکاندا یاداشتێکی بۆمان ناردووە لە کوردستان و ئێرانەوە دەڵێت شەپۆلی تازای دەستگیرکردنی شالاکۆوانانی مەدەنی لە کوردستان و شارەکانی دیکە ئێران نیشانەی ترس و سەر لێ شێواوی حکوومەتە. کاکازم دەڵێ بە پێچاوانەی ئەوەی حکوومەت بیری لێ دەکاتەوە ئەم دەستگیرکردنانە نە ئاحترازەکان دەوەستێن و نە تەنانەت خاویشی دەکەنەوە. هۆکارەکەی سادەیە. بزوستنەوەکانی ساحەی سیاسی ئەمڕۆ ئێران نە ڕێبەری هەیە نە ناوەندی هەیە بۆیە بەلابردنی چەند کەسایەتیەک ناڕوخێت. ئەمە ئەو شتەیەکە پسپۆڕانی زانستە کۆمەڵایەتیەکان پێ دەڵێن بزوستنەوەی ئۆفۆقی تۆڕێکی فراوان لە چالاکیە بچووک و ڕۆژانەکان کە لە سەرنجام هێزێکی گەورە و گۆڕانکاری دروستەکەن. ئەو گۆڕانکاریانەی لە پێنجدەی ڕابردوودا سیستەمی سیاسی ئێران و ناوچەکەی ئەنگۆڕیوە نیشان دەدەن کە ڕووداوە گەورە سیاسیەکان لە ڕووخانی حکوومەتەکانەوە تا لاوازبوونی هێزە نیابەتیەکان زۆربەی کات بەرهەمی بزوستنەوەی ئۆفۆقی و لا مەرکەزیەکانە. بزوستنەوەهایی کە پشت بە تۆڕە نافەرمیەکان دەبەستن توانیویانە گۆڕانکاری بنەڕەتی لە ئێراندا دروست بکەن. گۆڕانی ڕەفتاری کۆمەڵایەتی ژنان لە ئێران پاش کوشتنی مەحسا ئامینی نمونەیەکی ڕوونە لەوەی چۆن بزوستنەوەکانی بێڕێبەر و بێڕێکخراوی فەرمی هێزی مێژووی دروستەکەن. بەشێکی گرنگی چالاکیەکانیان لە ژیانی ڕۆژانەدا و لە شێوەی مقاومەتی ئارام و درێژخایەندا هەروە بەردەوامە. با بزانین تایبەتمەندیەکانی ئەم بزوستنەوانە چین. ڕووخانی شەڕعەتی گوتاری حکوومەت بە ئاشکرا دیارە نەوەیەک لەگەڵ ئینتەرنێت گەورە بووە چیرۆکی فەرمی قبول ناکات. نافەرمانی مەدەنی فراوان کە لە فڕێدانی حیجابەوە تا گەڕانەوەی سمبۆلەکانی کەلتوری مۆدێرن خۆی دەردەخات. سەرسەختی حکوومەت بەرامبەر بن گۆڕانکاریە لە کۆمەلگا. حکوومەت هێشتا بە عەقڵیەتی دەیە شەز بیر دەکاتەوە و دەزانێت بە دەستگیرکردنی چەند کەسێک دەتوانێت جوڵانەوە بکوژێنێتەوە. وە سەرنجام نەبوونی سەرێک بۆ بڕین. لەم بزوستنەوانەدا ڕێبەرێکی دیاریکراو نییە کە بتوانن بە دەستگیرکردن یان بە لە ناوبردننی بزوستنەوەکە دامەرکێنن. دەستگیرکردنەکانی ئەم دوایە نمونەی یاری کۆنی حکوومەتە بەرامبەر بە جوڵانەوەیکی نوێ. ژنانی بێحجابی ئەمڕۆ گەنجانێک کە دەستگیرکردن وە کۆتایی نابینن وە بۆنە جۆراوجۆرەکان کە دەبنە مەیدانی مقاومەت هەموو ئەمانە بەڵگەن کە جوڵانەوەی کۆمەڵایەتی لە ئێران گەیشتوتە قۆناغێکە بەم کردەوانەی حکوومەت ناگەڕێتەوە دواوە. دەسەڵاتی سیاسی ڕەنگە درەنگ تێبگات بەڵام کۆمەلگا ساڵانێکە ڕێگای خۆی هەڵبژاردووە.
کاک دیاریش هەر لە پەیوەند لەگەڵ بابەتی پێشومان داواتە دەستگیرکردنەکان پەیامێکی کورتی ناردووە و پاش ئاماژەکردن بە شەپۆلی دەستگیرکردنەکان وەکو ئاماژەم پێداخۆمیش نووسیویەتی ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە بارودۆخی ئێستادا لەلایەکەوە لەژێر فشاری گەمارگۆکان و هەڕەشەی دەستپێکردنەوەی شەڕی ئیسرائیلدایە و لەلایەکی دیکەوە لەگەڵ مانگرتن و ناڕزایەتی ڕوو لە گەشەی کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەلگا لە دژی هەژاری و گرانی و بێکاری و نەبوونی ئیمکاناتی ژیان بەرەڕووە لە بەرامبەر داخوازیەکاندا زەبوون و بێتوانە وەشکەستەیە بۆ نەجاتی خۆی و بۆ پێکێنانی فەزای ئەمنیەتی و ترس و وەحشەت ئامرازی سەرکوتی چڕتر کردوێتەوە دەیهەوێ لە گەشەی اعترازات و سەرهەڵدانی یاخێزێکی گشتی و جەماوەری ڕێگری بکات. لەوە هەبارودۆخێکدا تەنها بە پەرەپێدانی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان بە سەرتاسەریکردنەوەی مانگرتنی کرێکاری و ناڕزایەتی جەماوەری بە پەرەپێدانی بزوستنەوەی نابۆی عەدام و بە خەباتێکی یەکگرتووانە بۆ ئازادی بەندکراوانی سیاسی دەتوانین ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە گرتن و هێرشکردنە سەر گیانی زیندانیان ناچار بە پاشەکشە بکەین و استراتێژی پەرەپێدانی سەرکوتی ڕژیم تووشی شکست بکەین. هاوڕێ شەهین نووسیویەتی هەفتەی ڕابردوو و پارێزەری وریشە مۆرادی لە لاپەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس هەواڵیدا کە دیوانی باڵای وڵات گۆیا بەهۆی کەموکۆڕی لە لێکۆڵینەوەکان و ڕەچاونەکردنی ڕێکارە یاساییەکان لە نێوانیاندا تێگەیاندنی و تۆمەتەی کە بنەمای دەرکردنی حکمی ئەعدام بووە بڕیاری حکمی لەقی 15 سەبارەت بە ئەعدامی وریشە هەڵوەشاندوێتەوە. وریشە مۆرادی ڕۆژی 10 گەلاوێژی 1402 کاتی گەڕانەوەی لە کرماشانەوە لە دەواازەی سنە بە تەقەکردنی هێزەمیەکان دەستگیرکرا. ئەو سەرەتا 13 ڕۆژ لە سنە ڕاگیرا و پاشان بۆ بەندی 209 زیندانی ئەڤینی ساران گوازرایەوە و لە ژێر فشار و ئەشکەنجەدا بۆ دانپێدانانی زۆرم لێ دانرا. ئەم زیندانی سیاسیە پاش 5 مانگ لە ژووری تاکەکەسی ڕۆژی 5 بەفرانباری 1402 بۆ بەندی ژنانی زیندانی ئەڤین گوازرایەوە. پاش دەربڕینی ناڕزایەتی بەرچاو لە سەرتاسەر ئێران دژی سزای نامرۆڤانەی ئیعدام ئەم ڕژیمە جەنایەتکارە ناچار بوو لە کوشتنی وریشە خۆی بپارێزێ. ئەم هەواڵە ئەوەمان پێدەڵێ کە بە ئاعترازێکی جەماوەری دەکرێ و ممکنە هارترین ڕژیم بە چۆکدا بێ. بۆیە ڕژیمی دار و ئەشکەنجەی کۆماری ئیسلامی ڕژیمێک کە تەنها داری سێدارەکانی بەرپایە دەبێت لە ڕێگەی شۆڕشێکی جەماوەری بە چۆکدا بێت تا چیتر هیچ مرۆڤێک وەک وریشە مۆرادی بەهۆی بیر و باوەڕەکانیەوە زیندانی نەکرێت بەڵکو یادامیش بۆ هەمیشە هەڵوەشێتەوە. هاتووم بە ملپێچێکی خەون کردی سوورەوە بەدەم شەکانەوەی ئاڵاوە وەک گڕێک لە جەنگەی زریان و بەدەم باوە. دەست و باهۆم نەک هەر ئاڵا چیرۆشی هەزاران شەوی بێپەنا یادمانی هاوڕێیانێک وە هەتا ناویان زیندووە لە سترانی زنارانی چییە. هاتووم چرایەک بم لە شەوانی ئەنگوستە چاو و کڕێوە
بۆ ڤان کەسا بە تاسەوە چاویان لە داهاتوو بڕیوە. سووری ئەم ئاڵا نە لە ڕەنگە و نەهێما، بەڵکو لە هەناوی مێژوویەکی خوێناوی دەدوێ و لە دڵی زام و زوخاوەوە هیوایە کە دەپشکرێ. هاوڕێ، ئەگەر ڕۆژێک ڕێت لێون بوو سەر هەڵبڕە و چاو لە ئاڵا ببڕە، من لەوێم ڕاوەستاو لە ئاسۆی سوور. ڕاستەماندوو بەڵام بزەی بڕوا لە نیگا و دڵێک لێوا و لێو لە ئەڤین و ئاوەدانی. بە هەنگاوی پڕگڕ و تین لە پێناوی یەکڕێبازی ڕزگاری داد و یەکسانی. دڵنیام هەبم یا نەبم بێ هەدادان هەر بەردەوامە ئاهەنگ و جەنگ، هەتا ئاسۆ تا بەیانی تا ڕەوینەوەی شەوە زەنگ. ئاڵای سوور دەشەچێتەوە لەسەر کۆڵان و شەقامان، وەک لێدانی ترپەی دڵی وەچەی نوێ کە هێشتا نەهاتوونە مەیدان. بەڵام بێگومان ڕێبوارانی شێرگیری ئەم ڕێگایەن. بەرگە بگرە هۆ هاوڕێی هێشتا نەهاتوو، دڵنیابە هی ئێمەیە داهاتوو. لە شێعرەکانی گەلاوێژ ڕۆستەمی. کاک سارۆ لە یاداشتێکدا نووسیویەتی ئەم یاداشتە بۆ خۆمانە کە لە ژێر سێبەری سیستەم و دەسەڵاتێکدا دەژین کە تەنانەت سادەترین کردەوە ئینسانی وەک کێشەی ئەمنی دەبینێت. خەڵکێک کە دەبێت بۆ ماتەمینی گێڕان، شادیکردن، پێکەوەبوون و تەنانەت بۆ بێدەنگی دانیشتن دەبێت ڕوونکردنەوە بدەن. چۆن دەسەڵات ناتوانێت تەحەمڵی بکات؟ بۆ نمونە کاتێک لە مەشهەد لە مزگەوتێکدا و لە کۆڕی ماتەمینی مرۆڤێکی ئازاد، پارێزەرێکی شەریفی مافی مرۆڤ خۆسرۆ عەلی کوردی تونوتیژی لە جێگەی دابینکردنی ئەمنیەت دەگرێتەوە، کێشەکە تەنها لێدان یان دەستگیرکردنی چالاکۆنانی سیاسی و مەدەنی لەو ماتەمینەدا نییە. ئەوەی گرنگە منطقی دەسەڵاتێکەکە تەنانەت بەرگەی مەجلسێکی ماتەمینیش ناگرێت، نەک چۆن کە مەترسیدارە، بەڵکو چۆن سربەخۆیە، چۆن کە ماتەمینی بە کۆمەڵ جۆرێکە لە خاوەنداریەتی جێگا و شوێنی و گوتاری سربەخۆ، واتە خەڵکێک بڕیار دەدەن لەکوێ بۆچی کۆ ببنەوە و باسی چی بکەن. نەتەنیا بۆ ماتەمگێڕان، بۆ شایکردنیش هەروایە. لە بیرمان نەچووە کە بۆ نەورۆزی پار لە کوردستان هەمان ترسی لێ نشت بوو، چۆن کە خەڵک لە ئاستێکی کۆمەڵایەتیدا خۆیان بڕیاریاندا کە چۆن ئەم بۆنەیە ڕێز لێ بگرن. کاک سارۆ لە ئێدامەدا دەڵێ لە سیستەمی وەهادا کێشەکە ئەوە نییە چکارێک قەدەغەیە، کێشەکە ئەوەیە هیچ کردارێکی سربەخۆ ڕێگە پێدراو نییە. خۆشی ئەگەر خۆڕست بێت، ناڕزایەتی تەنانەت ئەگەر ئارام بێت، ڕەخنە ئەگەر ڕاست بێت، تەنانەت بێدەنگی ئەگەر بە کۆمەڵ بێت، هەمووی دەتوانن وەک تاوان بناسرێن. دەسەڵاتی دیکتاتۆر نەک تەنها ڕەفتار بەڵکو توانایی ڕەفتاری سربەخۆ دەکات ئامانج، کەواتە پرسیاری سەرەکی ئەوەیەکە چی بکەین؟ دەبێت چەمکەکانی وەک ئەمنیەت، ماف و ژیان کە دەسەڵاتی تێدەکۆشێ مانای خۆی بەسەردا بسەلمێنێ، سەر لە نوێ پێناسە بکەینەوە. لەم بارودۆخەدا ئەمنیەت زیاتر لە ئەمتیازێک دەچێت کە بە مەرج دەدرێت، نەک ماف نەک وەک شتێکی سروشتی، بەڵکو ڕێگەپێدانێکی کاتیە. ژیانکردن دەبێتە هۆنەری توش نەبوون، تووشی دیتن نەبوون، تووشی قسەکردن نەبوون، تووشی کۆبوونەوە نەبوون. یەکەم هەنگاو دەبێت دژی ئەم جێگۆڕکەیە ئاگایانە بێت، ئەویش قبولکردنی ئەوەی کە ئەوەی لێمان سندراوەتەوە ئەمتیاز نەبووە بەڵکو ماف بووە و زۆرێک لەوەی بەڵێنی پێدەدرێ نەک ئەمنیەت بەڵکو کنترۆڵ و سەرکوتە.
لە بارەزۆخێکی وەهادا کردداری سیاسی بێگومان بە تەنها چوونە سەر شەقام یان هاوارکردن نیە. هەندێک جار کردارێکە کە ئاساییکردنی توندوتیژی و سەرکوت ڕەدەکاتەوە کە دەسەڵات تێدەکۆشێ ئاسایی کاتەوە. ئەوە بزانین هێرش بۆ سەر کۆڕێکی ماتەمینی یان شایکردن تەنها هێرش بۆ سەر نەزمی گشتی نیە، هێرش بۆ سەر کۆمەڵگایە. هەر بۆیە دەستگیرکردنی چالاکوانانی مەدەنی و مافی مرۆڤ وەڵام بە هەڕەشە نیە، نیشانێت ترس لە سربەخۆیی کۆمەڵایەتیە لە کردداری سربەخۆی خۆیان بۆ خەڵکێک کە دەرفەتی ناڕزایەتی فەرمیان نییە. بەم جۆرە کۆنتڕۆلی حکوومەتی ڕەت دەکەنەوە و پەیوەندی کۆمەڵایەتی سربەخۆ بەهێز دەکەن. ئەم کردەوە کۆمەڵایەتیە متمانە هاوسۆزی پتەو دەکات، شێوێکە لە مقاومەت ئەگەرچی کەم دەنگ بەڵام ماوەدار. دیارە ئەمانە جێگەی کردارە گەورەکان ناگرن، بەڵام ژێرخانی ئەوانن بەبێ ئەوان هەر کاری گەورە سەر ناکەوێ گۆڕانکاریەک جێگیر نابێ. دەسەڵاتی ژەمە دەزانێت بۆیە هێرش دەکاتە سەر هەر کردەوەیەکی سربەخۆ، ماناکانیان داگیر دەکات و مانایکی تر دەخاتە جێگەی. کاگ عادڵ لە پەیامێکدا دەپرسێ ئێوە وەڵامتان چییە بۆ ئەوانەی کە دەڵێن دوای ڕۆخانی کۆماری ئیسلامی جەنگدان دادەنین تا خەڵک لە نێوان پاشایەتی و کۆماریدا هەڵبژاردن بکەن. ئەمە بۆ خراپە. ئەوە نییە کە دەسەلمێ کا دیاریکردنی شێوازی دەسەڵات لە ئێران پاش ڕۆخانی کۆماری ئیسلامی بەدەست خەڵکە؟ زۆر سپاس بۆ کاگ عادڵ بۆ ئەم پرسیارەی. لەم بارەوە بە کورتی ئەوە بڵین کە لە قۆڵایی سیاسەتدا شتێک مەترسیدارتر نییە لە هەبوونی هەڵبژاردنێک کە لە ڕاستیدا هەڵبژاردن نییە. سیستەمی پاشایەتی وەک دامەزراوەیەکە دەسەڵاتیان نەک لە ویستی خەڵک بەڵکو بە خوێن و میراتداریەتی سەڵتەنەت دەپاراست، دەزانن کە ئەمڕۆ لە جیهانی مۆدرندا ئەم سیستەمە چیتر ناتوانێت بە هەمان شێواز ڕوت و بێنەقاب خۆی دەرخات. دەبێت ناوەڕۆکی خۆی وەک بژاردێکی ڕەوا نوێ بکاتەوە، دەبێت ڕۆخساری خۆی دووبارە بە وشەی تازە بڕازێنێتەوە، دەبێت لە قاڵبی شتێکدا دەربکەوێت کەوا وێنا بکرێکە ئەو ڕۆیە، ئەویش هەڵبژاردنە لەلایەن خەڵکەوە. لێرەدا ڕستەکان بەرچاوتر لە هەمیشە ڕۆڵی خۆی دەگێڕێت. کاتێک دەڵێن هەڵبژاردن لای خەڵکە وەک ئەوەی بێلایەنیەکی ڕادەگەێنن، بەڵام لە ڕاستیدا ئەم ڕستەیە خۆی هەڵوێستکردنە. پێشفەرزێک لە بێدەنگیدا بە فەرمی دەناسێنێت و دەسەلمێنێ. دەبێ ئەوە بزانین هەر هەڵبژاردنێک پێش ئەوەی خەڵک دەنگی پێبدات لە ئاستێکی قوڵتردا گوساری بۆ ساز دەکرێ و بەم جۆرە ماناکەی دەستکاری دەکرێتە سەرنجڕاکێش بێ. ئەم سیستەمە لە ڕواڵەتدا ئازادی قبول دەکات تا لە ناوەڕۆکدا ئەگەری گەڕانەوەی سیستەمی پاشایەتی وەک بژاردێکی ڕەواجێگیر بکات و بیخاتە مێشکەوە. بەڵام با بچینە ئاستێکی قوڵتر. ئەگەر سیستەمی پاشایەتی بخرێتە دەنگدانەوە، تەنانەت ئەگەر ڕەتیش بکرێتەوە، هێشتا شتێک لەدەست چووە، شتێکە چیتر باسانی ناگەڕێتەوە. چونکە هەر کاتێک شتێک دەخەینە هەڵبژاردنەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ وەک ئەگەرێک قبولمان کردووە. بە قبوڵی ئەم ڕاستەیە ئێمە پاشایەتی کە لە جەوهەری خۆیدا نەفیکەری دەسەڵاتی جەماوەری و تەنانەت کۆماریشە لە ڕیزی دیموکراسیدا جێگیرمان کردووە و ئەمەش خۆی جۆرێک ڕەواییدانە بەم سیستەمە. لێرە بەدواوە کە وامان قبول کرد چیتر ناتوانین بڵین پاشایەتی لە هیچ ئاستێکدا مافی بەسەر کۆمەڵگاوە نییە، چونکە کاتێک شوێنێک دەرفەتمان پێداوە تا بگەڕێتەوە، ڕێگەمان پێداوە لە ناخی باوەڕی کۆمەڵدا زیندوو بمێنێتەوە، تەنانەت ئەگەر لە دەنگداندا دۆڕاو بێت. لێرەدا مەترسیەک لە ئاستی سیاسەتەوە دەگوازێتەوە بۆ ئاستی گوساری کۆمەڵایەتی. پرسیارەوە نییە خەڵک چی دەوێت، بەڵکو ئەوەیە چۆنی ویستەکەیان شکل دەگرێت. دەبێ بیر لەوە بکەینەوە، ئایا هەڵبژاردننی پێشوەخت لە مەیدانی گوتاردا ئەندازیاری نەکراوە؟
ئایا شکڵگرتنی ئارەزووی سیاسی لەژێر کاریگەری گوسارەکاندا کە پێشوەخت نەسەلماوە ئایا دەستکاری نەکراوە؟ لە کۆمەڵگەیەکدا کە دیادەوەری مێژووەکەی لە دیکتاتۆریەوە بۆ دیکتاتۆریەکی تر بازی داوە ئایا دەتوانێت بە سادەیی بەرەو بژاردەیەک بگەڕێتەوە کە ئاواتی ئەوەی تێدایە چارەنووسی سیاسی خۆی بەدەستەوە بگرێ؟ ئەمە هەمان شتەیە کە سیستەمە نادموکراتیکەکان دەیزانن ئەمڕۆ پێویستیان نییە بە زۆر بگەڕێنەوە، بەڵکو هەڵ ئەدەن لە ناخود ئاگای کۆمەڵگادا وەرگ بژاردەیەکی زیندوو بمێنەوە. هەر ئەوەندە بەسە خەڵک لە جیاتی ئەوەی سیستەمی پاشایەتی وەک پاشماوەیەکی مردوو لە مێژوودا بنێژن وەک ئەگەرێک هەڵبژاردنێک لە تەنیش دەسەڵاتی جەماوەری وێنەکەن. لێرە بەدواوە کار ئاسان دەبێت. دووبارەکردنەوەی خۆ، ڕێخستنی گێڕانەوە نۆستالژیەکان، دروستکردنی ڕابردوویەکی نوێکراوەکە هەرگیز بوونی نەبووە. لە کۆتاییدا ئەگەر ڕۆژێک خەڵکێک دەنگ بە پاشایەتی بدەن ئەمە بە واتای سەرکەوتنی پاشایەتی نییە، بەڵکو بە واتای شکستی دەسەڵاتی جەماوەریە، نەک تەنها لە سیاسەتدا بەڵکو لە ئاستی گوتاردا، چونکە بۆ واتایەکە لایەنگرانی دەسەڵاتی جەماوەری لە جیاتی ئەوەی دەرگاکانی داهاتوو بکەنەوە لە یاریەکدا بەشداریان کردووەکە یاساکانی کەسانێکی تر نووسیویانە. ئەمە گەڕانەوەی بۆ هەمان ساتی سفر، هەمان بازنەی ناتەواو کە باسمان کرد مێژووی ئێرانی بەدیل گرتووە، لە پاشایەتیەوە بۆ دیکتاتۆری، لە دیکتاتۆریەوە بۆ شۆڕش و لە شۆڕشەوە بۆ خەونی پاشایەکی تر. بەڵام مێژوو چیتر ناتوانێت چەندین جار بگەڕێتەوە دواوە. ئەگەر ئەم بازنەیە بشکێت ئەمە نەک بە جەنگدان بەڵکو بە لەناوبردنی بنەمای ئەگەری گەڕانەوەی پاشایەتیە کە نابێت ببێتە ئاستی هەڵبژاردن لە زەین و فکری کۆمەڵگە، نەک لەبەر ئەوەی خەڵک نابێت دەنگ بدەن، بەڵکو لەبەر ئەوەی دەسەڵاتی جەماوەری خۆی پێشمەرجی هەر دەنگدانێکە. بە واتایکی تر دەبێ بڵین دەنگدان بە نەفیکەری دیموکراسی نەقزی مەبەستە. داهاتوو شتێک نییە بتوانێت بە ئامڕازەکانی ڕابردوو دروست بکرێت. داهاتوو ئەگەر بیاوێت شتێکی نوێ بێت دەبێت سیستەمی پاشایەتی تەنانەت ئاینیش نەک وەک بژاردەیەک وەگەرێک بەڵکو وەک هەڵەیەکی مێژووی قبول بکات، هەڵەیەک کە چیتر هەرگیز دووبارە نابێتەوە.
هاوڕێپرشنگ لە نووسراوەیەکدا دەڵێ لە ڕۆژانی سەرەتای مانگی سەرماوەزی 1404 گۆڕانکاری تازە لە ئاستی دەوڵەت و دامەزراوە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران نیشاندەری زیادبوونی جدی فشارەکان لەسەر ژنان و سنووردارکردنی ئازادیە تاکە کەسیەکان لە بواری پۆشاکدایە. ئەم گۆڕانکاریە نیگەرانی زۆری دەربارەی پێشێلکردنی مافە بنەڕەتیەکانی ژنان، توندکردنەوەی توندوتیژەکان و گەڕانەوەی سیاسەتە سەرکوسەکانی خۆناغەکانی پێشووی و ڕۆژاندووە. دیارە کۆماری ئیسلامی بۆ هیچ کات ناتوانێت لە سەرکوت دەست هەڵگرێ. سەرکوت بەشێکی جیادەکراوە لە قەوارەی ئەم دەسەڵاتەیە بۆمانەوە. بەڵام پرسیار ئەوەیە ئایا دەتوانێت جارێکی تر حەجابی زۆرە بلێ جێگیر بکات و ئەم نیشانەی سوکایەتی بە کۆمەڵگە ئێراندا سەپێنێ؟ هاوڕێپرشنگ لە ئێدامەدا دەڵێت بزوستنەوەی ژنان لە ئاخێزی شۆڕژگەرانی ژن ژیان ئازادیدا بە سووتاندنی سەربۆش و حەجابی زۆرەملێ و سەماکردن لەسەر شەقامەکان و فڕێدانی ئەمامەی سەری ئاخوندەکان لە پێش چاوی جەماوەر هێز و توانایی دەسەڵاتدارانیان لەگەڵ ئاڵنگاریەکی جدی بەرەڕوو کردەوە. ئەمڕۆ ژنانی خەباتکێڕ و ئازادپۆش لە درێژەی ئاخێزی شۆڕژگەرانەی ژینادا پیا و سالاری و ئیسلامی سیاسیان کردوتە ئامانج. هەوڵی لاوازکردنی پیا و سالاریان داوە. ژنان بە کارکردن و پشبەستن بە خۆیان لە ڕووی ئابوووریەوە ئەو بنەما سەرەکیەی پیا و سالاریان بردووەتە ژێر پرسیار کە گۆیە پیاوان تاکە دابینکەری بژێوی بنەماڵەکانن. بەرزبوونەوەی پێگەی ژنان و هەڵسوکەوتی یەکسان لەگەڵ کشان و کوڕانیش لەناو بنەماڵەدا یەکێکە لە دەستکەوتە بەرچاوەکانی دیکە. گومان لەوە دانیەکە بەشێک لە دەسەڵات لە ئێران ناچاربوون دەستکەوتەکانی تا ئێستای ژنان لە بواری جلوبەرگی ئازاد قبول بکەن. بەڵام گیان لەمە ئەم بزوستنەوەیە کە توانی یەکێک لە بنەماکانی ئایدۆلۆژی حکوومەتی ئیسلامی بڕوخێنێ تازە گەڕانەوەی تێدانیا. چۆن دژایەتیکردن لەگەڵ ئەم سوکایەتیکردنە چووەتە ناو ناخی کۆمەڵگاوە. جلوبەرگی ئازاد مافێکی سەرەتاییە کە لە سەرانسەری جیهاندا قبول کراوە جگە لە حکوومەتە ئیسلامیەکانی ئێران و ئەفغانستان. کەواتە دەبێ ئەم قۆناغەش کە وەک پەلەقاژەیەکی بێسەمەر دەچێت تێپەڕ بکرێت. پێویستە خەبات و تێکۆشانەکان بەرەو دەستەبەرکردنی مافی ژنان ئاراستە بکرێن و بۆ نمونە لە پێناو هەڵوەشانەوەی بازاڕی نافەرمی کاری ژناندا خەبات بکرێت. بزوستنەوەی ژنان کە یەکێک لە ویست و زەواکاریەکانی بریتیە لە زاڵبوون بەسەر شارەنووسی خۆیدا دەبێت بە خەبات و تێکۆشان لەم قۆناغەش تێپەڕ ببێت. ژنان ناتوانن چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن مەگەر ئەو کاتێکە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش ئێران بەسەر شارەنووسی خۆیاندا زاڵ بن. لە هەلومەرجێکدا کە کۆمەڵگە ئێران لە بەردەم گۆڕانکاریەکی بنەڕەتیدایە و هەرکام لە چین و توێژەکان هێزی سیاسی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان لە هەوڵدان و تێدەکۆشن بۆ ئەوەی مۆرکی خۆیان لەسەر پێشاتەکان بدەن، بزوستنەوەی ژنانیش نابێت لەم پێشبڕکەیەدا جێبمێنێت. حکوومەتی ئیسلامی بۆڕژوازی ئێران لە گێژاوی قەیرانی زۆرگەڕۆ و چارە هەڵنەگردا گرفتار بووە و لەو پەڕی بێتواناییدا هەوڵی ڕزگارکردنی خۆی دەدات. نابێت دەرفەتی پێویست بەم دەسەڵاتە چاوسێنەر و ستەمکارە بدرێت بۆ ئەوەی بتوانێت خۆی لەم گێژاوە دەرباس بکات. لەم قۆناغەدا پێویستە بزوستنەوەی ژنان هاوتەریب لەگەڵ هەوڵدان بۆ لە گۆڕنانی یاسای حەجاب لە هۆڕی یەکڕێزی و یەکگرتووی لەگەڵ بزوستنەوەی جەماوەریەکان بێت. لە ڕۆتی خەباتێکی لەو چەشنەدا کە یاسای حەجابی زۆرەملێ جێگەی شایستەی خۆی لە ناو زبڵدانی مێژوودا دەبینێتەوە.
گریه می نالید دوستش دارم نمیدانی. کاک عەزیز لە نووسراوەیەکدا دەڵێت لە ڕوانگەی کۆمەڵناسی گۆڕانی نۆرمەوە کاتێک شێوازێکی ڕەفتاری دەبێتە ڕەوتی ڕۆژانە گەڕانەوەی زۆر سەخت و هەندێک جاریش مەحاڵ دەبێت. بۆردیۆ لە تیۆریدا دەڵێت بزووسنەوە کۆمەڵایەتیەکان کاتێک جێگیر دەبن پێی کاتە فەرمیەکان پراوێز دەخەن. پۆشاکی ئازادی ژنان لە ئێرانیش لە ئاستی ناڕزایەتی سیاسی تێپەڕیوە و بووەتە ڕەوتی ژیان. ملیۆنان ژن تەنانەت لە ناوچە محافزەکارەکانیش ئێستا نەزمێکی جەستەی تازە تاقی دەکەنەوە. نۆرمە پەیوەندیدارەکان بە جەستە ئەگەر ببێتە باوەڕی کۆمەلگا تەنها بە توندوتیژی قورس دەتوانرێن بگەڕێنەوە دووەوە. و توندوتیژی قورس خۆی نۆرمی نوێ بەهێز دەکات نەک لە ناوی دەبات. بۆیە هەر بڕێک زۆرجاری حکوومەتی تەنها کلێن قوڵتر دەکات و دەرفەتی گەڕانەوە بۆ بارودۆخە دەیەکانی پێشوو لەناو دەبات. پۆشاکی ئازادی ژنانی ئەمڕۆ گۆڕەترین نافەرمانی لە مێژووی کۆماری ئیسلامیدایە. تەنانەت کاتێک دەتوانێت سەرکوتی بکات کە هەم ڕەوایەتی نسبی هەبێت هەم توانایی جێبەجێکردن. نەبوونی هەردووکیان جێبەجێکردنی سیاسەتە ئەخلاقیەکان مەحاڵ دەکات. بۆیە هەڵدان بۆ گەڕانەوەی نمونەی ڕابردوو نەک نیشانەی هێزی حکوومەت بەڵکو نیشانەی قێرانی لێهاتوویە و خۆی بە مقاومەتی کۆمەڵایەتی بەهێزتر دەکات. کاک عەزیز لە ئێدامەی نامەکەیدا نووسیویەتی لە مێژووی گۆڕانکاریە فەرهەنگیەکاندا ئازادی جەستە جێگیرترین جۆری ئازادیە بە جۆرێک گۆڕانکاریەکانی شێوازی ژیان پاش ئەزموونکردن بە سەختی پێشەوانە دەبنەوە. نمونە مێژوویەکان نیشان دەدەن هەر کوێژنان ئەزمموی پۆشاکی ئازادیان بەدەستێنەوە پێکاتە دەسەڵاتخوازەکان توانایی گەڕانەوەی کۆنتترۆلیان لەدەستاوە تەنانەت بە سەرکوتی حکوومەتیش ناگەڕێتەوە. سێزدەی مانگی سەرماوە ساڕۆژی زەنجیرەیەک تیرۆری سیاسیە لە ئێران کە بە قەتڵە زەنجیرەیەکان ناسراوە. پەیامی ئەو کوشتانە ئەوە بوو کە هەر چەشنە شەلاکێکی فەرهەنگی سربەخۆ دەتوانێت مەترسی گیانی بەدواوە بێت. ئەم قەتڵانە کە بە تایبەت ساڵی 1377 لە مێدیاکاندا ئاشکرا بوون و بڵاوکرانەوە دەرەنجامی پرۆسێکی ڕێکخراوی لە ناوبردنی جەستەی ڕۆشنبیران و نووسەران و چالاکانی سیاسی و ڕەخنەگرانی فەرهەنگی و هەروەها نەیارانی سیاسی بوو. هەرچەندە حکوومەت ئیدعای ئەوەی کرد کە ئەم کردەوانە خۆڕەسک و ئاکامی هەڵسوکۆتی چەند مەمورێک بووە، بەڵام بەڵگە مێژوویەکان لێدوانی بەرپرسانی پێشووتر پێکاتە ئەمنیەکان و شێوازی کوشتنەکان نیشانی دەدەن کە پڕۆژێکی بەربڵاوتر و بەرنامە بۆ داڕێژرا و لارادا بووە. پیلانەکان چەند ساڵە و سیستماتیک و ئامانجدار بوون. قوربانیەکان سەر بە بوارە سیاسی و هۆنەری و ئەدەبیەکانی تەواو جیاواز بوون. قەتڵە زەنجیرەیەکان وەک پرۆژێکی ئەندازیاریکراو بەشێک بوو لە سیاسەتێکی ئەمنی بەربڵاوتر. ئامانجی سەرەکیان بریتی بوو لە کۆنتترۆلکردنی کۆمەلگای مەدەنی و ڕۆشنبیرانی سربەخۆ بۆ بەرگرتن بە بڵاوبوونەوەی ڕاستیەکان. لە ڕاستیدا و کوشتانە هەوڵێک بوون بۆ کۆنتترۆلکردنی داهاتووی فەرهەنگی ئێران، هەوڵێکە بە خۆڕاگری نووسەران مێدیاکان و بیرۆڕای گشتی پوشەڵکرایەوە، بەڵام برینەکەی هەروە بەسوەیە. مێژووی سانسۆڕی ڕۆژنامەوانی و گرتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان لە ئێران کە لە سەردەمی پەهلەویدا باوبوو لە سەردەمی کۆماری ئیسلامیدا دەگەڕێتەوە بۆ مانگەکانی یەکەمی دوای ڕاپەڕینی ڕێبەندانی 1357 و ڕووخانی ڕژیمی شا. لەو کاتەدا خۆمینی ڕاشکاوانە فەرمانی شکاندنی قەڵەم و سووتاندنی ڕۆژنامە و کتێب و بڵاوکراوە نائاینیەکانی دەرکرد و دەست بەسەرکردن و زیندانیکردنی نووسەران و ڕۆژنامەنووسان لە ئاستێکی بەربڵاودا دەستی پێکرد. ڕژیمی ئیسلامی بە هێرشکردنە سەر ئازادی زانیاری پەلامار بۆ سەر زانکۆکان و هێرشکردنە سەر کوردستانی شۆڕژگەر ڕێشوێنەکانی بۆ سەرکەوتکردنی شۆڕشی ئێران دەست پێ کرد و لە ڕاستیدا تەواوکردنی ئەو کارێک کە ڕژیمیشان نەیتوانی بوو بە ئامانجی بگەێنێت.
لەو کاتەوە لە ئێران ڕۆژنامەنووسان جگەل لەوەی بەکردەوە دەکەونە دۆخۆیەکەوە کە ناچارن خۆیان سەرسوڕ بکەن لە ڕێگەی چەندین کاناڵیشەوە بە فەرمی پێیان دەوترێت کە چی بڵێن چی نەڵێن چی بنووسن و چی نەنووسن. کۆماری ئیسلامی تەنانەت ئەو ڕۆژنامەنووسەش کە هەرچەندە لە چوارچێوەی پاراستنی ڕژیمی ئیسلامیدا بەڵام بە استراتیژیەکی جیاوازترەوە بڵاو دەکرێنەوە تەحەمڵ ناکات. ئەم ڕژێمە ڕۆژنامەنووسانی دەرەکیش تەحەمڵ ناکات و بە تۆمەت و پەروەندەسازی ڕێگری دەکات لە هاتنیان بۆ ئێران. لە ئەگەری هاتنیشیان هەوڵ دەدات ناچاریان بکات خۆیان سانسۆر بکەن. زۆرە نەو ڕۆژنامەنووسە دەرەکیانەیە کە بە سیخۆڕی دەستێوەردان لە کاروباری ناوخۆ و هاندانی خەڵک لە دژی دەسەڵات و گەندەڵی ئەخلاقی تۆمەربارکراون. لە چەند ساڵی ڕابردوودا ژمارێکی زۆر لە ڕۆژنامەنووسان بە مەبەستی وەرگرتنی امتیاز لە دەوڵەتەکانیان بە بارمتە گیراون و بەبێ هیچ هۆکارێک چەندین ساڵ لە تەمەنیان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەسەر بردووە. لە کۆماری ئیسلامیدا هەر چەشنە لە قاودان و ئاشکراکردنێکی گەندەڵی بەرپرسانی باڵای حکوومەت و بەتایبەت ئاخوند و بەرپرسانی ئەمنی و نظامی تاوانە. پیشاندانی دیمەنی تاوانەکانی هێزەکانی ئینتیزامی و سوپای پاسداران و بەسیج تاوانە. ئاشکراکردنی گەندەڵی ئەخلاقی مەلاینیەکان بە پێشێلکردنی پیرۆزیەکانی ئیسلام دەناسرێ و ڕووماڵکردنی ناڕزایەتی و خەباتی جەماوەریش بە تاوان دادەنرێت. نووسین لەسەر بابەتی بێکاری و هەژاری هاوتایە لەگەڵ هەڵدان بۆ تێکدانی نەزمی گشتی. قسەکردن لەسەر ستەم لە دژی نەتەوەکانی نیشتەجێ ئێران جیاوازیە. پیشاندانی وێنەی ژنانی بێحجاب و دیمەنە وەرزشوانەکانی ژنان واتە دەسترێژی بۆ سەر ئابڕوو و حەیای گشتی و سوکایەتیکردن بە ڕێبەری و هەڵدان لە دژی ئاسایشی نەتەوەیی. ئەلبەتە هەرکام لەو بابەتانە بەپێی یاساکانی کۆماری ئیسلامی سزا لە خۆ دەگرن و کەسانی بەناو خەساکار دەبێت دەست بەسەر و شانجە بکرێن، دەبێت لە زۆر مافی کۆمەڵایەتی بێبەش بکرێن، بێکار بکرێن، چیتر مافی ڕۆژنامەنووسیان نەبێت و تەنانەت ئیمتیازی ڕۆژنامەکەشیان هەڵبوەشێتەوە. و هەموو ئەم بەناو تاوانانەش زیندان و شەلاق و ئەشکەنجە و ئەعدام بەدواوەی هەیە. واقعیەت ئەوەیە کە سەرەڕای هەموو ئەم فشارانە لەسەر چاپەمەنی و مێدیا ئەمڕۆ پرسی وشیارکردنەوە لە قاودانی ڕژیمی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی بە شێوازی جۆراوجۆر لە کۆمەڵگادا بەردەوام و ڕژیم نەیتوانیوە بە هەڕەشە و ئەشکەنجە و زیندان ڕێگری بکات لە بڵاوبوونەوەی هەواڵەکان سەبارەت بە تاوان و تاڵان و بڕۆ و کاری دزێ و بەردەوامی بەرپرسانی حکوومەتەکەی و لە هەموو کاتێک زیاتر ڕەسواتر بووە. تاوانی بیر لەوێ بیر هێمایەکە بۆ بوون، بەڵام ئەلێرە لە وڵاتێکی نەزۆر دوور نزیکترین شوێن لە ئێمە بیر زنجیرێکە بۆ پێ، یاکو تەنافێکە بۆ گردن، یاکو سیاچاڵێکە کە لەوێدا دەبێت گوێڕایەڵ بیت، ئەگینا گاڵتە دەکەی بە ژیانت، یاکو قامچی بەلورە پشتت دەلاوێنێتەوە. ئێمە خۆشمان هەموو قامچی بەدەست هەڵدەکوتینە سەر و گوێلاکی یەک تا گێڕەکە هەر بەردەوام بێت و تەندورەکەش هەروە گەرم. دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێدانەک لە پێناو دارستاندا لە پێناوی گەڵایەکدا نەک لە پێناو دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێدا گەشتر لە چاوەکانی تۆ تۆنتر لە چاوەکانی تۆ. نەگلا پێناویدن
پێناوی ماڵاکەی تۆ لە پێناوی دڵنیایی بچووکی تۆ لەوەی ئینسان دنیایەکە پێناوی ئارەزووی من کە تەقەسا تێلای تۆ بم لە پێناوی باڵندەیەک لە نێوجێژی گژە بادا کاتێکە تۆ هەلها لەی شادی بۆ داکەی پێناوی سرودێکدا لە پێناوی چیرۆکێکدا لەسەر تێرین شەوەکان و تاریک تێرین شەوەکاندا پێناوی بوو کە شوشەکانی تۆدا نەک لە پێناو گشتین سانە گەورەکاندا لە پێناوی سەنگ فەرشێکدا کە من بە تۆ دەگایێنێ نەک لە پێناو چاڕێگاه دوورە داستانەکان لە پێناو تو لە پێناوی هەر شتێکی بچووک و هەر شتێکی پاک کەوتنە سەر خاک کاگ ڕەئوف لە یادداشتێکی کورسات نووسیویەتی سپی بۆ ئەوان فیلتەر بۆ ئێمە نیشانی ڕسوایەکی گەورە جیاکاری دیجیتال لە کۆماری ئیسلامیدا. لە کاتێکدا ملیۆنان هاوڵاتی ئێران ڕۆژانە لەگەڵ پەرستاندنی فیلترینگ و هەزینەی قورسی کڕینی فیلترشەکان دەست و پەنجە نەرمدەکان گروپێکی سنووردار لە بەرپرسان و سربەدەسەڵات لە ئیمتیازێکی تایبەت بە ناوی سیمکارتی سپی بەهرەمەندن. ئینتەرنێتێکی ئازاد و بە هیچ جۆرە سانسۆڕێک. ئەم ڕسواییە کاتێک ڕوونتر بووەکە ئیکس تویتەری پێشوو تایبەتمەندی نوێی پلاتفۆرمی شوێنی پەیوەندی بەکارهێنەرانی ئاشکرا کرد و نیشانیدا زۆرێک لەو بەرپرسانێک کە لەسەر شانۆ باسی ئەمنیەت ئەخلاق و پێویستی فیلترکردن دەکەن لە پشتی پەردەدا لە ئینتەرنێتی بیفیلتر سوود وەردەگرن. کاتێک فاتمە مۆهاجرانی وتەبێژی حکوومەتدان بەوە دادانەنێت کە لە کاتی جەنگی 12 ڕۆژەدا سیم کارتەکەی سپی بووە و لەو کاتەوە ئینتەرنێتی بیفیلتری هەیە واتە ڕاستیەکی زۆڕوون لە بەردەممانە. فیلترینگ ئامرازێکە بۆ پاراستنی دەسەڵات نەک پاراستنی کۆمەڵگا. ئەوانەی بە ناوی ئەمنیەتەوە سانسۆر پاساو دەکەن خۆیان هیچ سنوورداریەک قبول ناکەن. ئەوان بۆ خەڵک یاسا دیاری دەکەن بەڵام خۆیان لە سەروی جێبەجێ نەکردنی هەمان یاسا ئیش دەکەن. ئاشکراکردنەکانی دوایی نیشانی داوە کە حکوومەت ژمارەیەکی زۆر لە سیمکارتەکانی کە لە نێوان کەسە هەڵبژێردراوەکانی خۆیدا بەشکردووە لە سیاسەتمەدارەکانەوە تا چاکلاوکۆنانی سەر بە خۆیان لە فەزای مەجازیدا تا هەواهەنگ لەگەڵ سیاسەتی فەرمی چەوەشەکاری بکەن. تەنانەت بازاری ڕەش بۆ فرۆشتنی ئەمتیازە تایبەتە دروست بووە. ئەمە واتای ئاپارتایدی دیجیتال، جیاکاری پێکاتایی و بەرنامە بۆ داڕێژراو لە مافی زانینی و مافی ئازادیدا. فیلترینگ لە ئێران نەک سیاسەتێکی کاتی بەڵکو و کۆڵەکەی سەرەکی سیستەمی سەرکوتی زانیاریە. جیاکاری دیجیتال نەک تەنها ئازادی سنووردار دەکات بەڵکو مافی بەشداری سیاسی و کۆمەڵایەتی لە زۆرینەی خەڵک دەسێنێتەوە. چۆن دەتوانرێت ئازادی دەربڕین لە کۆمەڵگەیەک داوا بکرێت کە مافی سادەی پەیوەندی ئازادی لێ قەدەغە کراوە.
چۆن دەتوانرێت باس لە دادپەروەری بکرێت کاتێک ڕاستیەکان بۆتە کاڵایەکی لوکس کە تەنها لە بەردەستی حاکماندایە بۆ هەشاردانی. سیمکارتی سپی تەنها ئیمتیازێکی تەکنەلۆژی نییە، بەڵگەنامەی ڕسوای حکوومەتێکە کە خەڵک سانسۆر دەکات تا خۆی ئازاد بمێنێتەوە. ئەوان بە ئینتەرنێتی بێسنوور بڕیار دەدەن، فەرماندەر دەکەن، پرۆپاگەندا دەکەن و ڕاستی ئەندازیاری دەکەن، لە بەرامبەردا کۆمەڵگا بە دیواری گەورەی فیلترینگ بەرەوڕوو دەکەن تا بێدەنگ بمێنەوە. لە پێکاتێکی وەهادا خەبات بۆ لابردنی فیلترینگ تەنها کێشەیەکی تەکنیکی نییە، شەڕێکی سیاسی و چینایەتیە. شەڕ بۆ وەرگرتنەوەی مافی بنەڕەتی دەستڕاگەیشتنی یەکسان بە زانیاری و ڕاستی، تاکو سانسۆر وەک سیاسەتێکی دانابڕاو ئیش بکات و ئینتەرنێت بەش بەندی بکرێت، ئازادی لە ئێران سەرابێک زیاتر نابێت. ئەم بێشەرمیە کۆتایی نایەت مەگەر ئێمە کۆتایی پێبهێنین. لشکری زلف دلی منو خالی لوی یکن اسیر خالی لوی یکن اسیر
کە دڵی پاییزیە ئەسیری پێچی پەرچەمە هەرکە دڵی پاییزیە ئەسیری خاڵی لای دەما ئەسیری خاڵی لای دەما بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سوپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆچوونەکانی خۆتان لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنەی ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان بۆمان بنێرن و باس بکەن. جارێکی تر سوپاس و ماڵاوە.